کەمپینەکەتان بەکوێ گەشتووە و ماوەی چەند ڕۆژ بەردەوامە بێت. ماوەی 2 ڕۆژی ڕابردووە سەرپێخراوە و ئامانج لێی کۆکردنەوەی کۆمەک و خۆراک و پۆشاک و هاوکاری ماڵی و نەقدیە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر. ئێمە لێرە لە کەلار وەک تۆ وت و لە 3 شوێنی جیاجایە نەک بڵین 3 کەمپین. ئەو کەمپینەمان سەرپێخستەوە بازرگانان لای خۆیانەوە خەریکی کۆکردنەوەی هاوکاریەکانی خۆیانن لە پاڵەوەشا هەنێک هاوڕێی ئێمە لە شوێنێکی دیکە خەریکن و لێرەش ئەم کەمپینە کە کەمپینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مامۆستایانی ئاینی چالاکان و خەڵکی جۆرا و جۆرە سەرپێخراوە. ئەڵبەتە لە کۆتاییە هەرسێ کەمپینەکە بە ناوی کەمپینی کەلارەوە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر یا کەمپینی گەرمیان و کەلارەوە کۆمەک و هاوکاریەکان بە یەک کاروانە برێنە هەولێر و پێشکەشی زیان لێکەوتوانەکرێن. چەند ڕۆژەم کەمپینانە بەردەوامە بێ و چی وەردەگرن ینی داوا لە خەڵکن چی بۆ کەمپینەکان بێت؟ ئەو پرسیارێکی زۆر باشە ماوەسە شاخەوان. کەمپینەکە هەفتەیەکە خایانێ تایە خۆراک پۆشاک ناوماڵە بەتانی لە پاڵەوەشە هاوکاری نەقدی و پارە وەرەگیرێ هەموو ئەوانە پۆلێ نەکرێن بە جیاجا هەڵەگیرێن لە ماوەی هەفتەیەکا کە کەمپینەکە بەردەوامە بێ. دواشتر لیژنەکانی سەرپەرشتی هەرسێ کەمپینەکەی کەلار و گەرمیان بە یەکەوە تەواوی هاوکاریەکان بە هەمانگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و خەڵکە لێ قەوماوەکە ئەبینە هەولێر. سپاس بخوا لە ماوەی ئەو ماوەکەمەی کە کەمپینەکە دەستی پێکردو هەموو شتێک بە باشی ڕوا و بەشداری خەڵک و ڕێکخراوەکان و هێزە سیاسیەکان و خەڵکی بەخش دەوڵەمەند و خەڵکی خاوەنکاری کەلار لە ئاستێکدا بووە کە ئێمە پێشبینیمانە کرد و من دڵنیاشم لەوەی کە ڕۆژانی داهاتووی کەمپینەکە وا کات کە کەلاریەکان گەرمیانیەکان بەسەر بەرزی لێی دەرچین.